ڕەنج ئەمڕۆ ڕۆژی کۆیە لە هەمان کاتدا ساڵیادی دەست پێشخەری زانکۆی کۆیە بۆ زانکۆی سەوز. ئەتا زانکۆی کۆیە دەیەوێت ببێت یەکێک لە سەوزترین زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانیش. جا لەم چوارچێوێدا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. ئێمە ئێستا لە هۆڵی سەرۆکاتی زانکۆی کۆین. لێرە زانکۆی کۆیە پرۆژەیەکی بوو بە ناوی پرۆژەی خەڵاتی زانکۆ بۆ خوێندکارانی زانکۆکە. 169 خوێندکار پرۆژەکانیان پێشکەش کرد بوو لە چوارچێوەی زانکۆی سەوزدا. پرۆژەکان بۆ سەوزکردنی زانکۆ بوون. 18 لەو خوێندکارانە پرۆژەکانیان قبوڵ کراوە، پلەکانی یەکەم و دووەم و سێمیان پێدراوە و ئێستا ئەم خوێندکارانە لێرە خەڵات دەکرێن. دواتر چەند چالاکیێکی دیکە بەڕێوە دەچن لەگەڵ دکتۆر ئەژین تاهەر با بڵێن یاریدەدەری سەرۆکی زانکۆی کۆیە بۆ کاروباری خوێندکاران لەسەر وردەکاری چالاکیەکان قسە دەکەم. کاک دکتۆر، سوپاس بۆ ئامادەبوونت. چالاکیەکان جگە لێرە چین و ئامانج لەم فیستیڤاڵەش چییە کە زانکۆی کۆی ئەنجامی بدات؟ سپاستان دەکەم بەخێربێن. دیارە لە دوای ئەوەی ڕاگەیانی دەستپێخەری زانکۆی سەوز ئەمڕۆ لەو ڕانگەیەوە چالاکیەکانی زانکۆی کۆیە لە چەند پاکێجێکی جیاواز دەست پێ دەکات کە یەکە لە چالاکیەکان خەڵاتی زانکۆ بوو کە ئێستا جێبەجێ دەکرێت. دواتر بابەتی پێشانگای کاڵی کار و دواتر خێمەی بابرین کوردەواری عرض دەکرێت. چەند چالاکیێکی تریش لە بوارەکانی دۆزینەوەی هەڵی کار و عرضکردنی ئەو پێشانگایانی ئۆتۆمبیل لە زانکۆی کۆیە بەڕێوە دەچێت لە ماوەیەکی تر. ئامانجی ئەم فیستیڤاڵە چێ بە شێوەیەکی گشتی دەتانەوێت چی ئامانجێک بەدی بێنن کە ئەم چالاکیانیان ئەم فیستیڤاڵە دەکەن؟ ئاشکرایە کە زانکۆی کۆیە دوای ڕاگەیانی پلانی استراتیژی چەند کۆڵگەیەکی لەو پلانە جێکردوێتەوە بۆ جێبەجێکردنی ئەو پلانە کە 7 کۆڵگەی تێدایە. زانکۆی کۆیە تەرکیز لەسەر ئەو کۆڵگانە دەکات بە وردی دەیەوێت جێبەجێیان بکە. بەشێکیان تایبەتن بە دۆزینەوەی هەڵی کار بە خوێندکاران، بەشێکیان تایبەتن بە گونجاندنی پرۆگرامی خوێندن لەگەڵ بازاڕی کار. بۆیە لەم چوارچێوەی پلانی استراتیژیە دەیەوێت وا لە خوێندکاران بکات کە ئاشنا بن بە دنیای دەرەوە لە هەمان کاتا لەگەڵ کۆمەڵگا تێکەڵیەک دروست بکات. سپاس کاک دکتۆر کە لەگەڵمان بووی. سپاس بۆ جەنابەت. ڕەنج دیارە چالاکیەکان جۆرا و جۆرن. لێرە ئەمە خەڵاتی زانکۆ هەیە، دواتر پێشانگای ئۆتۆمبیلی کارەبایی هەیە، ڕشماڵی کوردەواریە، کۆمەڵک چالاکی دیکەی جۆرا و جۆرن. ئامانج لەم فیستیڤاڵە ڕەخساندنی هەلی کارە لە بازاری کاردا بۆ خوێندکارانی زانکۆی کۆیە کە زانکۆ تەواو دەکەن و لە هەمان کاتدا هاندانە بۆ پاراستنی ژینگە و گرنگیدان بە ژینگە و چالاکیەکانیش لەو چوارچێوەیەدا دەخولێنەوە.